یەکەم مۆنومنتی تایبەت بە قوربانیانی جینۆساید بووە لە کوردستاندا دروستکراوە. دەیان بەڵگەی گرنگی کیمیابارانکردنی هەڵەبجەی تێدایە، بەڵام ساڵێکە بۆی تێکچوونی بیناکەیەوە و لەبەر نۆژەنکردنەوەی داخراوە. ئەمە لە کاتێکدایە ڕۆژانە دەیان گەشتیار و وەفدی جیاجیا بۆ بینینی سەردانی دەکەن. داخستنی مۆنومنتەکەش نیگەرانی لێکەوتوەتەوە و وەزارەتی داراییش بودجەی نۆژەنکردنەوەکەی بۆ سەرف نەکردووە. دەرخستەکە دوو بەشە، بەشێکی بریتە لە نۆژەنکردنەوەی چەند بەشێک لە مۆنومنتی هەڵەبجە چەند هۆڵە ئەوەی کە ماوە لە ئێستا لە ناو داخلی مۆنومنتە زیاتر لە 4 ملیۆن دیناری ماوە بۆ مەساریفانی لێرە بکرد ئینارات و وێنەکانە کە دابێت. کە سوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە دەڵێن جێگەی داخە حکوومەتێک نەتوانێت تەنها 38 بلیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەکەی دابین بکات. ئێرە کە پیرۆزترین شوێنی ئێمەیە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کەیسەکانمان وەلا بخرێن. بەتاکید ئەم مۆنومنتە چاوی قوربانیدانی ئەم شارەیە، دەبێت بەو چاوە دەسەڵاتداران هەرێمی کوردستان لێ بڕوانن. نابێ ئەمە خەمی ئەمی کە سوکاری شەیدان خەمی ئەم مۆنومنتە بخۆین بەڕاستی، ئەبێت دەسەڵاتداران کە حکوومەتی هەرێمی کوردستانە خەمی ئەولویەتیان چۆن بڵێ ئەم مۆنومنتە بێ و ئاوادانی ئەم مۆنومنتە بێ. ئەگە ڤایرۆسی کۆرۆنا بیان و بۆ ڤایرۆسی کۆرۆناش نەما، بەڵام معقول نی ئێمە ساڵێکە چاوەڕێین بودجێکی زۆر کەمی بۆ نۆژەنکردنەوەی ئەم مۆنومنتە. لە کاتێکدا مۆنومنتی هەڵەبجە داخراوە زیاتر لە 75 کێلی مەزاری شەهیدانی شکێنراون. بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەیدان و ئەنفالکراوەکانی هەڵەبجە دەڵێن وەزارەتی شەیدانمان ئاگدار کردووەتەوە. شووتر ئەم کێلانە چەند جاری کە شکێنراون من پێم خۆش نییە، بەڵام کێشکاندونی هەموو خەڵکە زانێت چۆن شکێنراون. بۆیە ئێمە داومانە بە دادگا چاوەڕوانی دوابڕیانی نەتیجەی دادگاکەین و وەزارەت و لایەنی پەیوەندیدار و پارێزگامانی ئاگادار کرۆ بەڕاستی ئەبێ خەمێک لە ئەو موقعە بخورێت کە ئەوەی ئێمە یا دەستگایکی ئەمنی تایبەتمەند ببرێتە ئەوێ پارێزگاری لە چێلەکە و لە ڕەمزەکان بکات ئەو چێلانە چێلی گۆڕنین، ئەوە چێلی ڕەمزین تەنها بۆ بەرچاوڕوونی هەمولاک. بەنسبەت مۆنومنتەوە بەڵێ بەداخەوە زیاد لە ساڵێکە مۆنومنت ئێمە داخراوە بۆ کاتی خۆی کاتێک ئێمە دەستکرا بە نۆژەنکردنەوەی مۆنومنت پەتای کۆرۆنا هاتە ئاراوە، هەرچی کارە وەسا ئەو چەند مانگە. بۆیە خۆی بۆ خۆی ئەمە تەئسیرێکی سلبی بوو لەسەر نۆژەنکردنەوەی مۆنومنتە کە چەند مانگێک لای هەمووان ڕوونە هەم حکوومەت هیچ ئیش و کارێکی ناکردووە هەم خەڵکیش کرێکار و کار ئەمانە ئەوە چەند مانگێک ئیشی ئەمەی تاخیر کرد. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە ساڵانە نزیکەی 100,000 گەشتیار و دەیان باڵیۆز و قونسڵ و سەرکردە و حیزبە سیاسیەکانی هەرێم و عێراق و وڵاتان سەردانی دەکەن. لە ناو هەڵەبجەشدا گەرچی بە شوێنێکی پیرۆز دادەنرێت، بەڵام لە ڕابردوودا لە بەرامبەر نیگەرانبوونی خەڵکی شارەکە لە بەرپرسان مۆنومنتەکە لە مێژووی دروستبوونیەوە جارێک سووتێنراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.